ئازان خۆشەویستانی سلێمانی تیڤ ئەو کاتان باش بەرنامەی ڕۆژ کە بەرنمەیەکی ڕۆژانی سلێمانی تیڤە دەوەسێت لە سەر پرسە هەنووکەی و پرسە هەرە گرنگەکان ئەویش بە میوانداری پسپۆڕان و شارەزایان و ئەو کەسانی کە پەیوەستن بە بابەتەکانەوە دێنە ستۆدیۆی سلێمانی تیڤ لە بەرنامەی ڕۆژ لە بەرنامەی ڕۆژ کە بابەتێکی هەرە گرنگ و هەرە هەستیار کە پەیوەندی بە کۆی مرۆڤایەتی یاخود تاکبەتاکی ئینسانەکانەوە هەیە ئەویش هاژووتن یاخود ئۆتۆمبیل یاخود ئەوەی کە پێڵێن هاتوچۆیە. ئەم جارە زۆر بەڕێز کاروان سەدیق وەکو وتەبێژی هاتوچۆی سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی تیڤ لە بەرنامەی ڕۆژە لام گرنگە لەسەر بابەتێ بۆ وێسین ئەویش ئاماری 2010 بۆ 2019 ئەوەی کە پێڵێن ئاماری قوربانیەکان بڕۆمە لای کاروان پێشم شتە بە خێراتن وەکەم خێراتی کاروان لام گرنگە کە کاروان پێم بڵێ 2010 بۆ 2019 لە هەرێمی کوردستان یاخود بە تایبەتیتر لە سلێمانی ئاماری قوربانیەکان بەراوردی 2010 بۆ 2019 چەنە ڕێژەکە بەرەو بەرزی چوە یاخود بەرەو کەمی چوە ئەویش کە پەیوەندی بە ڕێنمایەکانی هاتوچۆ هەیە و پەیوەندی بە سزا و جۆری ئەو یاسا و ڕێسانەوەیە کە ئێوە پەیوەستن پێوە لەگەڵ شۆفێرانە بەڕێستان بفەرمیت پێمان بڵیت. سوپاس بۆ بەڕێستان ئاماری ڕوودا و برینداری و جیانەندەزانی ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری کار و چالاکی بەڕێوەبەرهاتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ساڵی 2019 بەم شێوازە بووە و بەراورد بە ساڵی 2010 ژمارەکان ئەخینە بەردەم بینێرانی بەڕێزیەم بەرنامەیە. کۆی ڕووداوەکانی هاتوچۆ کە لە سنووری بەڕێوەبەرهاتی هاتوچۆی پارێزگای سلێمانی لە ساڵی 2019 تۆمار کراوە 1247 ڕووداوی هاتوچۆ تۆمار کراوە بەراورد بە ساڵی پێش خۆی ساڵی 2010 کۆی ئەو ڕووداوانەی کە تۆمار کرابوو 1011 ڕووداوی هاتوچۆ تۆمار کرابوو و بەهۆی ئەو 1247 ڕووداوی کە لە ساڵی 2019 تۆمار کراوە بەداخەوە 3735 هاوڵاتی بریندار بوون لە سنووری بەڕێوەبەرهاتی هاتوچۆی سلێمانی. لە ساڵی 2010 کۆی ئەو کەسانی کە ڕووداوەکانی هاتوچۆ بریندار بوون 1489 کەس بریندار ببوون. لە ساڵی 2019 کۆی ئەو کەسانی کە ڕووداوەکانی هاتوچۆ گیانیان دەست 190 هاوڵاتی بە ڕووداوەکانی هاتوچۆ لە سنووری کار و چالاکی بەڕێوەبەرهاتی هاتوچۆی سلێمانی گیانیان دەستدا بوو. لە ساڵی 2018 کۆی ئەو کەسانی کە گیانیان دەستدا بوو 224 هاوڵاتی گیانیان دەستدا بوو. واتە هەم ڕوودا و هەم برینداری بەراورد ساڵی 2019 بەراورد بە ساڵی 2018 بە ڕێژەیەک زیادی کردووە بەڵام گیان لە دەستدان ساڵی 2019 بەراورد بە ساڵی 2018 بە ڕێژەیەکی باش کەمی کردووە و هۆکاری ڕووداوەکانی هاتوچۆ واتە لە کۆی ئەو 1240 هاوڵاتی کە لە ئەو 1247 ڕووداوی کە تۆمار کراوە یەکەم هۆکاریان هۆکاری تیژڕەوی بووە، هۆکاری دووەم هۆکاری بێئاگایی بوو، هۆکاری سێم هۆکاری ئەو بووە کە شۆفێران مەیان خواردوێتەوە شۆفێریان کردووە و زیاتر لە ڕێژەی یاسای ڕێگەپێدراوی کاتە چی؟ بێئاگاییەتر بێئاگایی لەسەر ڕەوشی ڕێگابانی بێئاگایی نانی بەکارهێنانی مۆبایل پەیوەندی بەوە نییە بێئاگایی یانی بێئاگاییکردن لە شۆفێریکردن و دروستبوونی ڕوودا و کارەساتی هاتوچۆ و ئەگەر ئەم ڕێژە گیانە دەستدانە دابەش کرێت لەسەر ناوشار و ڕێگابانەکانی دەرەوە لەو 190 هاوڵاتی کە گیانیان دەستداوە لە زۆرترین ئەو کەسانی کە گیانیان لەدەستدا 148 هاوڵاتی لە شار ئۆتۆماتیکی بیر بۆەوە چێ کە تیژڕەویە لە ناو شارە تیژڕەوی نییە عادەتەن هەمێشێکە لە هۆکارەکان تیژڕەوی خراپی ڕێگابانەکان بووی ساڵی چۆڵ تا ڕادەیەک لەسەر ڕێگابانەکان و بوونی ڕێگای یەکساید و دوو ئاسە نەبوونی ستونی ڕووناکەرە لەسەر ڕێگابانەکان نەبوونیان کەمی تابلۆ و هێمای و هێلکاری لەسەر شەقامەکان کە یانی توانین بڵێ مەشەکان و دەرەوەی شاریش کە زۆر گیان دەزانین کۆی کە من تابعام زۆربەی ڕووداوەکانی هاتوچۆ وەکو حتمما بەڕست وەکو تەبێژ وەکو ئامار لەلاتانە یعنی لە ڕێگە دوو سایتەکە زیاتر ڕووداوی هاتوچۆ بەڵێ هەموو ئەو ڕێگانی کە دووسایی دێنن نییە ڕێگەوبان زۆر تاوا نەبێت هۆکار بێ بۆ ڕاستە بۆیە باسمان کرد هۆکاری پلەیەک هۆکاری تیژڕەوی بووە
کە هۆکاری پلەیەکی ڕووداوەکانی هاتوچۆ بووە لە هۆکاری پلەیەکی ڕووداوەکانی هاتووە هۆکاری ئەوەی کە پەیوەندی بە ڕێستا ئەمەم لە گرنگە ینی کە پێمان بڵێ چاودێری هاتوچۆی سلێمانی شارەکانی وای کردووە کە ئاماری قوربانەکان کەمتر ببنەوە یاخود هۆکاری تری چی هۆکاری دابەزینی ئامارێک بەڕێستان کە بە منتاوی جیاوازە وانە بڵێ ببوورە دۆزە تەندروستی ناجێژی بوونی گیانە دەزانی ڕووداوەکانی هاتوچۆ ساڵ ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵی خاڵی گرنگ هاتوچۆ و ئەفسەران و کارمەندان و ڕێپێدراوانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ جێبەجێ بە سەرپەرشتی بەڕێز بەڕێوەبەری هاتوچۆی پارێزگای سلەیمانی بۆ زیادکردنی ئیجراعات لەگەڵ شۆفێری سەرپێچیکار بۆ چاودێریکردنی تەواوی شەقام ڕێگاوبانەکان وجودی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ لە بۆنە و لە بۆنە نەتەواتی و نیشتیمانی ئاینیەکان کامێرەکانی چاودێریکردنی خێرایی کە کۆنتڕۆل درا و شۆفێریان کردووە ئەمانە هەموو پلانی گونجاو و شەقام و ڕێگابانەکان لە بەرنامەی هاتوچۆ سلێمانی هەیە کە شارەکان زیاتر کا لەسەر شۆفێران ئەویش کە 2000 کاتە بڕۆندی خودی شۆفێر ئەگەر شارەکە زیاتر بێ ینی لە پرۆگرامتان ئەویش کە ینی کە من بیستم لەوەی کە ساڵی 2019 بەراورد بە ساڵی 2010 ئێستاگە لە ئامارەکانە دواتر باسیەکەی ئیجراعاتەکان فەرقی کرد کۆی ئەو 100 کەسەی کە ژیانی لەدەستداوە ئەگەر لەسەر سەرنشین کە گیانی لەدەستداوە لەو 100 کەسە سەرنشینەکان بوون 141 کەسیان نشین بوون کە گیانی لەدەستداوە 35 کەسیان پیادەکان بوون بە ڕووداوی شێران لەدەستداوە لەو 100 کەسە تەنها 14 کەسیان شۆفێر بوون وە زۆری ئەو ژمارە گیانە دەستدانی سەرنشینەکان بەشێکی زۆری گەڕێتەوە بۆ بەکارهێنانی پشتێنی سەلامەتی لەلایەن سەرنشینەکانەوە بۆیە ئەو ژمارە زۆرە لە 190 کەس سەرنشینەکان بوون سەبارەت شۆفێری سەرپێچی کار لە ساڵی جۆر ئیجراعاتەکەین جۆری یەکەمەوەی کە بە پسوڵی سەرپێچی بۆ شۆفێرانی سەرپێچی کارێکرێت جۆرێکی تر هەیە کە لە ڕێی ئامێری PDA کە ئەفسەرانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆی ئیجرا لەگەڵ شۆفێری سەرپێچی کارێکرا ئامێری PDA ئامێرەیە کە بەدەست ئەفسەرەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆیە لە کاتی بینینی هەر سەرپێچێکە سەرپێچیەکانی هاتوچۆ ڕاستەوخۆم ئامێرە کورتەنامەیە لای ئێمە تۆ واتەگەر من مخالەفێ بکەم ئۆتۆماتیکە چێتە کۆمپیوتەر بەڵێ ئێمە لە سێڤەی تۆمارە لە ڕێ ئەو ژمانە مۆبایلی کە لای ئێمە تۆمارە ڕاستەخۆ ئاگادار شۆفێرا کاتەوە لە کات و شوێن و بڕ و جۆری ئەو سەرپێچی کە کردوێتی بڵێم لە ساڵی 2019 کۆی ئەو ئیجراعاتانی کە بە وەسڵ کراوە بۆ شۆفێری سەرپێچی کار زیاتر لە 132,000 ئیجراعات کراوە و ئەو ئیجراعاتانی کە کراوە بە ئامێری PDA لەلایەن ئەفسەرەکانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ زیاتر لە 160 هەردووکیان نزیکەی 249,000 ئیجراعات لە ساڵی 2018 بۆ شۆفێران کرا بۆ شۆفێری سەرپێچی کار نزیکەی 123,000 ئیجراعات کرابوو و زیاتر لە 21,000 ئیجراعاتیش لە ڕێی ئامێری PDA کرابوو واتە کۆی گشتی 145,000 ئیجراعات کرابوو کە بەراورد بە 2019 ئیجراعاتەکان بڕێژێکی زۆر زیادی کردووە لە 2018 نزیکەی 145,000 ئیجراعات کراوە لە ساڵی 2019 نزیک بۆتۆ لە 200 سەرپێچی کار و کۆی کردنی خێرایی لە ساڵی 2018 کۆی ئەو وێنانەی کە بە کامێرەکانی خێرایی تۆمارکراواتە وێنەی ئەو ئۆتۆمبیلانەی کە زیاتر لە خێرایی ڕێگەپێدرا و لیان خوڕێ و لایەن کامێرەکانی چاودێریکردنەوە وێنە گیراوە نزیکەی 136,000 وێنە گیرا بوو لایەن کامێرەکانی چاودێریکردنی خێرایی لە ساڵی 2018 بەڵام لە ساڵی 2019 ئەم ڕێژەیە بەرز بۆتەوە زیادی کردووە 150,000 وێنە شۆفێرانە یاخو وێنەی ئۆتۆمبیلانە گیرا کە 2018 قەیرانێکی ئابووری هەبوو
کەمی دەوام ئەوە بوو یاخود ئیجراعاتەکانی هۆکار زۆر هۆکاری قێرانی دارایی لەسەر کارکردنی ئەفسەران کارمەندانی بەڕێوەبەرایەتی هاتوچۆ و لە هەمان کاتیشا لەسەر شۆفێران و هاوڵاتیان چونکە دۆخێک دروست بوو توانین بڵێن ناتوانین بەڕێوەبەرایەتیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان بەعام جوڵەکەم بوو و وەکو تێپەڕبوونی قێرانی دارایی باشبوونی باری گوزەرانی خەڵک و چاودێریکردنی بەردەوامی ڕۆژی هات سلەیمانی و چالاکیکردنی مەفرەزەکان لەگەڵ شۆفێری سەرپێچی کار ئەمیش بە ئامانجی پاراستی گیانی شۆفێران و هاوڵاتیان و پاراستنی سەر و گیان و ماڵی هاوڵاتیان چونکە ئیجراعاتانەی کە بەڕێوەبەراتی هاتوچۆیەکەین ئەیکەن بۆ مەسەڵەن کامێرە چاودێریکردنی خێرایی بۆ کەمکردنەوەی خێراییە کەمکردنەوەی خێراییە بێتەوە کەمکردنەوەی ڕووداو کە ڕووداویش کەمی کرد زەرەر و زیانە گیانی مادیەکان کەمە بنەوە خۆ شۆفێرێک کە پشتێنی سەلامەتی بەکار نایێنێ یاسایەکەڵاکەین بۆ ئەوەی خوا نەخواست لە کاتی دووکەنەوە یاخود شۆفێرێکە مۆبایل بەکارێ سەرنجی ئەو کەسا لەسەر شۆفێریکردنەکەی نەمێنێ و ئاگای لە شۆفێریکردنەکەی هاتووی دەکەێت کاریگەری مەیدا شۆفێری کامە هۆکارە بۆ دروستبوونی ڕووداوەکانی هاتووە توانین بڵێین ئەو ئیجراعاتانەی کە ئیکەین تاوەکو ئیجراعاتەکان کارە یاساییەکان زیاتر بێت دەرەق بە شۆفێری سەرپێچی کار ئەتوانین بڵێن ئەوەنە زیاتر بین لە پاراستنی گیانی هاوڵاتیان لە کەمکردنەوەی ڕووداوەکانی هاتووە وەکو کاکاوران سدیق پێم بڵێ لەوەی کە هەر ئەمە وەکو زانیاری وەکو هۆشداری و وەکو ترساننیش لام گرنگە کە کاکاروان بێڵێ ئەگەر من موبایل بەکاربێنم ئەو بەڕێزەی هاتووچۆ کە غەرامەیەک ئەنێرە بۆ من سزاکە چەنە؟ سزاکان دابەش کراون لە 20,000 30,000 40,000 50,000 چۆنە ئەوە بەپێی سەرپێچیەکانە منە لە ترافیکا بەڕێستا منە بینی ئەو ئامێرە پێ کە من هێنانی مۆبایل بڕێک دەستنیشان کراوە بۆ نەبەستنی پشتێنی سەلامەتی بڕێکە عادەتەوانی بڵێن بەشی زۆری ئەو سەرپێچەکانی هاتووچۆ دوا بە دوای بڕگاری ژمارە 79 ئەنجومەنی وەزیران کە گۆڕانکاری بەسەر ڕسومات و غەراماتی هاتووچۆیە هاو ئەم غەرامات و ڕسوماتانەش زیادی کە بە تایبەتی غەراماتی هاتووچۆ بەشێکی زۆری سەرپێچیەکانی هاتووچۆ غەرامی مروری کە بۆیان نەکرێت سەرپێچی هاتوویان بۆ 1,050,000 ڕاستە 30,000 و ئەوانەشی تایە بەڵام لە 15 تاوەکو 50,000 بۆ سەرپێچیەکانی هاتووچۆ کراوەتوانین بڵێن بەشێکی 1,050,000 لە ئەوانی کە سەرپێچی سەرپێچەکە یا لە یاسا و ڕێنماکانی هاتووچۆکەن و ئەتوان ئەمەیە بڵێم کە تۆماری یەکەم جاری ئۆتۆمبیل لە سنووری بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی لە کاروباری هونەری ئەو تۆماری ئەو ئۆتۆمبیلانی کە بۆ تۆماری یەکەم جار تۆمار کراوە زیاتر لە 50,000 سوارڕە ئۆتۆمبیل لە سنووری بەڕێوەبەراتی هاتووی پارێزگای سلێمانی تۆمار کراوە لە ساڵی 2019 لە ساڵی 2019 کوێ و کەسانی کە مۆڵەتی شۆفێریان بەدەستهێناوە لە سنووری بەڕێوەبەراتی هاتووی سلێمانی لە 21,000 کەس مۆڵەتی شۆفێریان لە سنووری کار و چالاکی بەڕێوەبەراتی هاتووی سلێمانی بەدەستهێناوە ئەتوانین بڵێن ئەمە بەشێکی زۆری ئاماری کار و چالاکی و گیانە دەستدان و برینداری ڕووداوەکانی هاتووە گیانە دەستدانی ڕووداوەکانی هاتووە بووە لە ساڵی 2019 بەراورد بە ساڵی 2010 پرسیارم هەیە کاکاروان سەدیق زۆر جار باسی پشتێنی سەلامەتیەکە لە پاشم راپۆرتەی هاوکارم زریان کەمال یاخود ئەم لێ دوانەی شۆفێران کە زریان کەمال وەری گرتووە دەمەوە وڵات پرسیار لەوە ئەەکەم ماتۆر سوار ئەوەی کە پێڵێن ماتۆر سوارەکان پشتێنی سەلامەتیان یاخود بەو شێوەیە کە هاوکارم وە شۆفێرێکی بەڕێزە پرسیارەکە پشتێنی سەلامەتی و بەستووە ینی باز لە سوودەکانی پشتێنی سەلامەتیەکە لامان کە تا خۆی نەبێتەوە دەچینە لای لێدوانی ڕەشۆفێرێک بزانین چی ئەڵێن. سەڵاو بەخێر بێن سپاس تۆکو شۆفێرێک قایشی خۆبستنەوەت بەکارهێناوە تا چەند پێویستە شۆفێران پابەندی ئەم خاڵە بن وەڵی بەبێ پابند بن لەبەرەوەی ئەمە سەلامەتیە بۆ گیانی خۆت بۆ گیانی هاوڵاتیان تۆ گەر خۆت نەبەسیتەوە نابێت پێت وایە دەبێت هەموو شۆفێران پابەندی ئەم
بن و لایانی با بڵێن پەیوەندی داریش بەڕێوەبەرەتی هاتوچۆش لەسەر ئەم خاڵە بکاتەوە؟ بەڵێ ئەرە وەڵابەی بەڕێوەبەراتیش هەتا تونتر بێ لەسەرەوە کێشەیەک باشترە بۆ خۆشمان بۆ هاوڵاتیان بۆ شۆفێر بۆ هەموو کەسێ. تا چەند وەکو شۆفێرێک پابەندی ڕێنمایەکانی هاتووی؟ وەڵا زۆر بەس ئێستا پشتێنم کردو لیا دابەزیم. باشە تا چەند پێویستە شۆفێران پابەندم لە ڕێنمایەکان؟ وەڵا زۆر لەبەرەوەی حادیسە و شت کەم بێتەوە و قوربانیان کەم بێ. تیژڕەوی تا چەند وای کردووە کە بەربەس بۆ ئێوە دروست بکات؟ وەڵای ینی چۆنی وەڵی وا هەیە بەکێ کیلۆمەترە شوێنەکەیە 60 تۆ زیاتر بڕێی زۆر جار لە دەستی سەکنەوە با بڵێ سارێک شۆفێرێک پێچ ئەکاتەوە لە بەردەمی تایە ئەوە کێشە نییە؟ بارە وەڵا کاتێک کە بەڕێوەبەرەتی هاتووە جەخت لەوە کاتەوە کە پێویستە شۆفێران قایشی خۆبەستنەوە بەکاربێنن ئەمە لە سوودی ئێوەی شۆفێر نییە؟ بەراوەڵا لە 100% لە سوودی ئێمێ. بۆچی ینی پابەندی ڕێنمایەکان نابن لە کاتێکە گیانی خۆتانە پارێزن؟ وەڵی جا من لە ناوشارە هینا لە دەرەوە دایمە خۆمە بەسمەوە بەس لە ناوشار هەوڵی ئەوە دابەزین و سەرەکەوینەوە لەبەرەوە. تا چەند گرنگە شۆفێران پابەندی ڕێنمایەکان بن یان ئەو شۆفێرانی کە پابەندین تا چەند ئەبنە کێشە بۆ ئێوەی شۆفێران؟ وەڵی لە 100% تامان ڕێنمایی هەر لە بەرژەوەندی شۆفێرە لە هەموو وانگیەکەوە ڕێنمایەکانی هاتوچۆ ئەیتر وەڵی جا ئەوەشی کە کێشە بۆ دروستکات تامان لەنە شارەزایی خۆیەتی. قایش بەس ئالوە دابەزم دوگانەکەمان ئالوایە. تا چەند گرنگە پابەندی ڕێنمایەکان بن؟ وەڵی زۆر زەرورە چونکە ڕێنمایەکانی هاتوچۆ بۆ خزمەتی شۆفێرە هەمووی لە خزمەتی شۆفێر ئەو مرورێکە لویا ڕێنمایی تۆوەکە جارێ ترافیک دانرا مرور لە پێش ترافیکۆیە هەرچیە بە تۆ بڵێ ئەوە لە خزمەتی ئێمایە و لە قازانجی ئێمەیە. چ جۆرە با بڵێن پابەند نەبوونێ ئەبێتە کێشە بۆ ئێوە لە کاتی شۆفێریە؟ پابەند نەبوون زۆر کات شۆفێر مەشغوڵە بێ ئەوەی بەرام ئەوەی بەردەمەکە ڕێیەکە گەڕانەوەیەکی هەڵە وەسانێکی لە شوێنێکی نەگونجاوە ئەوانای بە کێشە بۆوانی تر. چ جۆرە مخالفەیەکی شۆفێران کێشەی بۆ ئێوە دروست کردووە؟ وەڵی تۆزێ خەڵک ئەمڕۆ هینە تەحاملی کەمترە تیژڕەوە و اینجا داوا لە برادرانی هاتوچۆەکەین کە تۆزێ و تیژڕەویانە تۆزە هێواش بکەن و بەڕاستی خەڵک بە تۆزێ ڕێنمایی هەبێت. کاتە بووە لە دەستی سەکنەوە باڵێن شۆفێرێک پێچ کاتەوە بەردەمی زۆر جار یعنی قسەشی کردووە و یعنی کابرا پشتی هەیە و یا خۆی بەشتە زانێ و پیاوی یەکێکە وەلحاصل. باشە شۆفێرانی ئافرەت پابەندی یاساکانن زیاتر یا پیاوان؟ وەڵایی پابندن بەڵام ئافرەت تۆ زیاترە ترسێ ترسیان پابندن بەڵام ترسیشیان هەیە. تا چەند وەکو شۆفێر پابەندی ڕێنمایەکانی؟ زۆر حەزم لێن یەک مخالفە بکەم قەت. چ جۆرە مخالفەیەکە بێتە کێشە بۆ شۆفێران؟ وەڵا هەموو جۆرێک. وەک شۆفێرێک تا چەند پابەندی ڕێنمایەکانی هاتوچۆی؟ وڵی زۆر باش. باشە چی بە شۆفێرانی کوردستان ئەڵێیت؟ هیوادارم هەمویان پابەندی ڕێنمایەکانی شۆ بن. چ جۆرە مخالفەیەک زیاتر دەبێتە هۆی کێش مخالفەی شۆفێران؟ زۆربەی تیژڕەوی. بەڵێ. هیچ کات نەبووە کتوپڕ شۆفێرێک لە بەردەم تا ستۆپ بکات وا بکات کە تووشی زەرەر زیان ببێیان بیبینی شۆفێرێکی تر ئەوەی بەسەر بێ؟ وڵا بینیومە بەس خۆم بەسەرم نهاتوە لەبەرەوەی من زۆربەی کات مەسافە بەجێ هەڵم لە بینی خۆم و سیارەکەی پێش. زۆر شۆفێر هەیە ڕێک ئەچێتە تەنیشتی شۆفێرەکەی بەردەمی ینی هیچ مەسافەیەک نایەڵێتەوە ئەمە کێشە نیە بۆ شۆفێرانی دیکە؟ بێگومان کێشەیەکی گەورانێتەوە خۆی مەسافەی دیاریکراو هەیە بێ لەسەر ڕێنمایەکان پێی بڕۆیت. چی بە بەڕێوەبەرەتیات چۆڵی؟ وەڵی هیوادارم ڕێخستنەکان زیاتر بکەن بە تایبەتی هاتوچۆ لە ناو بازارە.
سواز بۆ کارم کەمەل کاکاروان پرسیاری ئەوم کرد کە باز لە قوربانی و ئامارەکان ئەکرێت ینی قسە لەسەر یەکشت ینی زۆر زەق ناکرێتەوە هەمیشەکە ئەڵێن شۆفێر ئۆتۆمبیلمانیێتە بەرچاو ماتۆرسکیلەکان چی ماتۆر سوارەکان چی ماتۆرسالەکانی ژەوانەی کە کایشی سەلامەتیان نییە و ئەو بەڕێزانش کە لە دوانیاندا قسەیان کرد باسی خۆی ماتۆر ڕاستی قایشی سەلامەتی نییە بەڵام شۆفێری ماتۆریش پێویستە پەیوەست بێ بە کۆمەڵێک کەلوپەری تایبەت بە خۆپارێزی لە کاتی شۆفێریکردنە و مەبەست ویستم بڵێم کە لە یاسای هاتوچۆیە هەر سوارڕەوێکی ماسکیل هێزی بزوێنەکەی لە 25 سیسی هێزی زیاتر بێەوە لە ڕووی سوارڕە و تۆمارەکرێ و پێویستە ماتۆرانە پێوە بێت تابلۆی پارێزگای سلیمانی کۆم و سوارڕەوەیشی تر سەدای بەڕێبەراتی هاچووکەن بۆ کاری تۆمارکردن و شۆفێرەکانیشیان پێویستە مۆڵەتی لێخڕنی مەتۆرسکیلیان هەبێ و پێویستە بۆ ئەوان قایشی سەلامەتی گرنگ نییە بەڵام پێویستە کەلوپەری تایبەت بە خۆپارێزی و کڵاوی سەرپارێز و سەر ئەژن و سەرهانش بەکاربێنن و پەیوەست بن بە ڕەنگی ترافیکەکان و یاسا و ڕێنمایەکانی هاچۆ لە یەکتر بڕ و گۆڕەپانەکان و مۆڵەتی ماتۆر لە ساڵی 2019 جێ خۆیتی کە باسی بکەم لەو 21,000 مۆڵەتی کە دراوە زیاتر لە 740 مۆڵەتی ماتۆر وەرگیراوە هەوڵاتێکی زۆر لە ساڵی 2019 سەدای بەڕێبەراتی هاتوچۆ بۆ بەدەستهێنانی مۆڵەتی لێخوڕینی ماتۆرسکیل کە بەراورد بە ساڵی پێشخۆی 384 کەس مۆڵەتی ماتۆری وەرگرتووە لە ساڵی 2019 نزیک بۆتەوە لە دوو قات ئەویش ئەوەیە کە بەڕێبەراتی هاتوچۆ هەفتانە ئیجرات دەکات تاقیکردنەوەی پراکتیکی دانابوو کەسانی کە بیانێ مۆڵەتی لێخوڕینی ماتۆر بەدەستبێنن و گرنگە جایشکە باسیکەمەوە کە شۆفێری ماتۆر پەیوەست بێ بە بەکارهێنانی کەلوپەری تایبەت بە خۆپارێزیۆک و کڵاوی سەرپارێز و سەرژن و سەرانیشک و پەیوەست بێ بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ لە یەکتر بڕ و گۆڕەپانەکان و لە مانۆرکردن لەسەر شەقامەکان سزاکانی ئەوان فەرقی نییە لەگەڵ ئەوانەی کە ئۆتۆمبیل داژون یەک سزایان بەسەر جێبەجێکرێەوە پێویستە پابند بن بە یاسا و ڕێنمایەکانی هاتوچۆ ئەو یاسانی کە لە سەر شۆفێرێکی ئۆتۆمبیلی تایبەت یاخود کرێ یاخود بە هەڵگر جێبەجێکرێ لە کاتی مانۆرکردنە بە هەمان لەسەر شۆفێری ماتۆرسکیلەکان جێبەجێکرێ و ئەو یاسای پێویستە شۆفێرەکان جێبەجێ بکەن دەمێ بابەتێکی هەرە گرنگە حتمەن بینەرانیش لایەن مەبەستە کە بیزان ئەویش بابەتێکی ینی واقع کە دروست بوو ئەویش بابەتی موچەخۆرانەوە ناشوتنی تەکسی و بۆچێ ینی ئیجازی ئەدرێ مۆڵەتی پێدرێ کە تەکسی بتوانێت بۆ ئاژوێ ئەگەر موچەخۆر بێ و چۆن موچەخۆر بێتوانێت تەکسی بۆ ئاژوێ یاخود ناتوانێت بێژوێ یەکێ لەو پرسە گرنگانەی کە لە ساڵی ڕابردووە لە وەزارەتی ناوخۆ بڕای لەسەر دەرچوو پاش کۆبوونەوەی بەڕێز بەڕێوەبەری گشتی دیوانی وەزارەتی ناوخۆ لەگەڵ بەڕێوەبەری گشتی هاتوچۆ بەڕێوەبەری هاچووی پارێزگاکان و بەڕێوەبەری هاچووی ئیدارەکان لەو خاڵانە کە لە 2019 دەرچوو کە فەرمانکاری تەکسی نەکا یاخود کاری تەکسی ڕێخرێ بەسەرەوەی کە کەسێک با بڵێن ڕەزامەندی هەبێ بۆی کە کاری تەکسی بکات چ کەسێک ڕەزامەندی پێنادرێ و بڕیار دەرچوو کە کۆمەڵی ئیجرات بکرێت بەڕێبەراتی گواستنەوە و بەڕێبەراتی هاتوچۆ چەند جێتێکی پەیوەندیدار هەیە کە ئەم کارە بکەن بۆ ڕێخستی ئەو کەسانی کە بیانێ کاری تەکسی بکەن ئێستا و هەڵاتیانی کە شۆفێری تەکسین و فەرمانبەرنی یاخود فەرمانبەرن ئەم ئیجراتانە بێ بکەن ئەچنە بەڕێبەراتی گواستنەوە و بەڕێبەراتی گواستنەوە کاری خۆی لەگەڵاکە دواتر یەنە بەڕێبەراتی هاتوچۆ فۆرمێکیان بۆ پڕەکرێت بەڕێژەی موچەکەی بۆی ئێستا ئاماژە بەوادەی منە ویستم ئیجراتەکان بپرسین بۆ یەگە کەسێک شۆفێری تەکسیە و بیێ ئیجراتەکان کە بەم شێوازە ئیجراتەکانەکرێت دواوی کە چۆ بەڕێبەراتی گواستنەوەیەتە بەڕێبەراتی هاتوچۆ دوو کارەکات کارێک بۆی کە دڵنیاەوەی کام کەسە مۆڵەتی گشتی هەیە یان نا و ئەم کەسە ئەو ئۆتۆمبیلە تەکسی کە هەیەی بەناوی خۆیت ویان ناچووکە مەرجە بێ ئەو ئۆتۆمبیلە بەناوی کەسەکە خۆیەوە بێ و ئەو کەسەش مۆڵەتی شۆفێری گشتی هەبوو پاشۆی کە دڵنیا بوو لەم دوو مەرجە نووسراوەکرێ ئەم کەسە ئەنێرێت بۆ بەڕێبەراتی پۆلیس بەرشی بەڵگە و تاوان و بەڕێبەراتی ئاسایش و بانقی هەرێم بۆ زانی بایۆمەتری ئەو کەسە دوای گەڕانەوەی مجراتانە ئەو کەسە کە لە بایۆمەتریەکە دەستنیشانی کردواتەوە بۆ بەڕێبەراتی هاتوچۆ ئەگەر پلەی فەرمانبەرێتیەکەی 1 و 2 3 و 4 و 5 و 6 بوو ئەمانە ڕەزامەندیان بۆ نادرێت کە کاری تەکسی بکەن فەرمانبەرانەی کە لەم پلیان ناکرێت کاری ئەو موچەخۆرانە خۆیان تێگەن کە بەڵێ ئەو پلەی فەرمانبەرێتیە ئەو کەسانەی تریشی کە
پلەی 7 و 8 و 9 دەن کە پلەکانیان با بڵێ موچەکانیان کەمە ئەمانە نووسراوە کرێ بۆ بەڕێوەبەرایەتیەکەی خۆیان بۆ دڵنیابوون لە پلەی فەرمانبەرێتیەکان و بۆ بزانین ڕەزامەندی بەڕێوەبەرایەتیەکان کە ڕەزامەندن بەمانی کە کاری تەکسی بکەنیان نا پاشەوەی کامی ئیجراتیان کردێنەوە بۆ بەڕێوەبەرایەتی هاتووچۆ ئێستا ئیجراتانە بەشێکی زۆری شۆفێری تەکسیەکان کردویانە ماوەتەوە سەرەوەی کە بەڵگەنامەیەک دروست بکرێ جیاواز دە و مۆڵەتی شۆفێری گشتی کە ئێستا هەیە مۆڵەتێکی شۆفێری کە ئێستا بەتەمای دروستکردنی کلێشەیەکن بۆم کەسانی کە مۆڵەتی شۆفێریان تەکسیان پێڵێن مۆڵەتی شۆفێرەکەی ئەگۆڕێت لەکەی ئەگۆڕێ بۆی بزانێت کام کەس مۆڵەتی شۆفێری مۆڵەتی شۆفێری تەکسی ئێستا چاوەڕێی بەڕێوەبەراتی گشتی هاتووە زاتی ناوخۆکەین کە ئەو کلێشەی دەستنیشان بکات کەسانی کە مۆڵەتەکانیان ئەگۆڕێ بەم جۆرە توانای باڵێن ڕێپێدراون بەوەی کە کاری تەکسی بکەن دواتر ئێمە دوام کارانە نێنینەوە بوو بەڕێوەبەراتی گواستنەوە ئەوانش کۆمەڵی ئیجراتەیە کایکەن بڕیارە کە بەڕێوەبەراتی گواستنەوە کاری تەکسیەکانی پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ڕێی دەستگەوە جیا بکاتەوە بۆ پارێزگاکانی هەرێمی بەسەرەن دووەکو شای دووەکو شای سلیمانی شای هەولێر هەرێکی جۆرێک دەستگەی پێدراوە لە ناو ئەمانشە ناوشار و دەروی شار جیا بکەێتەوە بۆ هیچ کەسێک مەسن تەکسێکی ناوشار کار نەکارە دەرەوەی شار بۆ پێچوانەوە تەکسێکی ڕێگابانەکانی دەروی شار لە ناو شار نەکە ئەمە ئەم ئیجراتان ناکرێ و توانین بڵێن لەڕێ ئەم کارانەوە شۆفێریکردنی تەکسی ڕێخستنێکی باش بەخۆیەوە بین کەواتە ئەناسرێنەوە ئەو شارە خود بەڵێ هەمە ناسرێنەوە ئەو ئیجراتانە شەکرێک کەسانەی کە فەرمانبەرن یاخود ماسن یاساکە ڕێگەی پێ نەداوە بە پێ ڕێنمایەکە کە کاری تەکسی بکەنەوەە هەموو جیاکرێتەوە تەنها و کەسانە کاری شۆفێری تەکسیەکەن کە لە ڕێنمایەکی وەزارەتی ناوخۆیان ڕێگە پێدراوە و پلەی فەرمانبەرێتیەکەیان و کوتمان یاخود ئەم کەسان هەر بخوان لە ئەساسا فەرمانبەر نین کاری بژێوی ژیانیان لەسەر کاری تەکسیە و ئەگەر بێت و فەرمانبەر بن ئەو فەرمانبەرانن کە لە 7 و 8 و 9 دەن با بڵین موچەکانیان کەمە ئەمان ناتوانن کاری شۆفێری تەکسی بابەتێکی تر لەگەڵ کۆمەڵی خاڵی تریش کە ڕێنمایی ترە بە شۆفێرانە ناوی شۆفێرەکە لە پشتی باڵێن ژمارە بنووسێ و پێویست بێ بە هەندێ هەڵسوکەوت دەکاتی شۆفێری کردنەوە ئەو پراکتیک بەڵەوەجیزیکەوە چێتە وای جێبەجێکردنەوە بابەتی ئەوەی کە پێن ئۆتۆمبیلی بۆیاخ و ئەرباکتەخی و نەهێنانیان و بابەتێکی گەرمە لە بەتایبەتی لە ماڕازەکان و لە بەڕێبەرایەتێکی ئەوەش بەڵێ یەکیشتر لەو خاڵە گرنگانەی کە لە وەزارەت بڕیاری لەسەردراوە بەڕێبەراتی گشتی هاتووە ئاراستەی بەڕێبەراتەکانی هاتوچۆ کراوە بە هەمان شێوەوە بوو کە لە 2 لە ساڵی 2009 کۆبوونەوەی کراوە و بڕیاردرا لە دوای 1/1/2020 هەر ئۆتۆمبیلێک ئێرباشی تەقی و بێ دەمەرجەکانی تونند و تۆڵی بەسەر نەکەوتو ئەشمار بکرێت واتە یەکی لەو کارانەی کە لە دوای 1/1/2020ەوە کە ئێستا بڕیار چۆتە باری جێبەجێکردنەوە لە کۆمپانیەکانی پشکنینی ئۆتۆمبیل بۆ پشکنینی تونند و تۆڵی کاکرێ پشکنینی ئێرباکی بۆ کە پەڕەشوت ئەگە ئەو ئێرباکە تەقی ڕووداوێکە یاخود کار نەکبار هۆکاری لە هۆکارەکان سیستەم نەکرابێتەوە ئەم ئۆتۆمبیلە بە مەرجی تونوتۆڵی وا ئاژمارکە کە سەرکەوتو نەبووە وە کاروبارەکانی بۆ ڕائەگیرێ هیچ کاروبارێکی بۆ ناکرد لە کاتی کاروباری هونەری گواستنەوەی خاوەندایەتی نوێکردنەوەی ساڵانە هەر کارێکی بەڕێوەبەراتی هونەری واتە بە مەرجێ لە مەرجەکانی تونوتۆڵی ئەژمار کراوە و پێویستە هەموو ئەو ئۆتۆمبیلانی کە سە شقام ڕێگابانەکان لەسوڕێنەوە ئێرباکەکانیان کار بکە ئێرباکی داشبۆرد و دێرباکی سوکانەکەی کارکاگە لە کار کەوتو بێ بێم کەسانە بچن چاکیکەنەوە سیستەمی بکرێنەوە و لە کۆمپانیەکانی پشکنینی ئۆتۆمبیل ئەم کەسە سەرکەوتو بێەوە هەر کۆمپانیایکی وەست نەبێ بە بڕیارە بڕێکی زۆر کە بەناوی وەزارەتی ناوخۆ دەستنیشان کراوە سزای دارایی درێ واتە پشکنینی ئێرباک بۆتە لە مەرجەکانی ئەو مەرجی تونندوتۆڵی و پێویستە ئەو ئۆتۆمبیلانی کە سەدای کۆمپانیەکانی پشکنینی تونندوتۆڵی ئۆتۆمبیلەکان پەڕەشوتەکانیان ئێربەکانیان کار بکە ئەگەرنا بەسەر نەکەوت و ئەژمارەکەی و کاروبارەکانی بۆ جێبەجێ ناکرێت وەکو دوا پرسیار و زۆر کاتم نەماوە کا کاروان ئەویش ئەوەیە بڕە ئۆتۆمبیلێکە بینین جامڕەشن و ئۆتۆمبیلی جامڕەشیش یاساخ کراوە قەدەغە کراوە بە چی ڕێنمایە یاخود بە چی یاسا و ڕێسایەک بڕە ئۆتۆمبیل لە جامڕەشن و بڕە ئۆتۆمبیلێک جامڕەشن پێشەوەی وەڵامی پرسیارەوەی خاڵێکە زۆر گرنگە ئەوەیە کە بە بڕای حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەتی ناوخۆ و لایەنە پەیوەندیدارەکان لە دوای 2020ەوە هەر ئۆتۆمبیلێک پشکنینی سیۆسی نەبێت پشکنینەکان ئۆتۆمبیلە
تووشی هیچ ڕوودا و هیچ تووشی هیچ کارەساتێکی هاچوونە بێ و ئێرباکی نەتەقیواتە هەموو ئۆتۆمبیلێک ئەبێ بگەڕێتەوە سەرباری ئاسایی پێشخۆی ئەو کاتە ڕەزامەندی پێدرێت لە خاڵسونیەکانەوە بێت هەرێمی کوردستان بەزەوە زۆر پەیوەندی بە بەڕێبەرەتێکی ئەوە نییە بۆ زانیاری پەیوەندی بە بڕیاری حکوومەت یاریمی کوردستانەوەیە واتە ئۆتۆمبیلی لێدرا و پەککەوت و ژێر ئاوکەوت و تەنانە ئۆتۆمبیلانەی کە تووشی ڕووداوی سوچیش بوو بێتن ئەمانە داخلی هەرێمی کوردستان ناکرێن لە خاڵە سونیەکانەوە و تابلویان پێ نادرێت لە بەڕێبەراتەکانی هاتوچۆ سەبارەت بە ڕێنمایی ئۆتۆمبیلی جامڕەش بۆ مەبەستی ڕێخستن و کۆنتڕۆڵکردنی ئۆتۆمبیلی جامڕەش وەزارەتی ناوخۆ بە ڕێنمایی ژمارە 5 ساڵی 2019 بڕیارێکی دەرکردو بۆ کەسانی کە بیانێ بڵین ئۆتۆمبیلی شارستانی ئۆتۆمبیلەکانیان جامڕەشکەن بە چەند ڕێژەیەک دەستنیشان کرا بۆ کەسانی کە بیانێ بە ڕێژەی لە 130 جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشکەن یاخود ئەو کەسانی کە بیانێ بە 150 جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشکەن. کاکاڕوان بەم شێ وەڵامی من بات تۆ ینی هەر کەسێک کە بتوانێت ئۆتۆمبیلەکەی جامڕەش بێ مەرجە ئەوەنە پارە بات. ئەو کەسانی کە بیانێ بە 130 جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشکەن با بڵێن هەموو جامەکانی لە 130 جگە لە جامی پێشەوە ئەمانە بڕی 600,000 دیناریان لێ وەرەگیری ئەو کەسانی کە بیانێن لە 130 جامیەکانیان ڕەشکەن بەدەر لە جامی شۆفێر و سەکن ئەمانە بڕی 400,000 دینار بۆ یەک ساڵ لێ وەرەگیری تەبان ئەمانە هەموو بۆ یەک ساڵە ئەو کەسانی کە بیانێ سەر جامی ئۆتۆمبیلەکانیان بە لە 150 ڕەش بکەن ئەمانە ساڵانە بێ 1,200,000 ڕوسوم بدەن ئەو کەسانی کە بیانین لە 150 جامی ئۆتۆمبیلەکانیان ڕەشکەن بەدەر لە جامی شۆفێر و سەکنی پێشەوە ئەمانە ساڵانە بێ 800,000 دینار ڕسوم تۆمار بکەن ئەم بڕیارە بۆ یەک ساڵە لە دوای تاوابوونی ئەم بڕیارە ئەم کەسانە یاخود بڕیارەکە نوێیەکەنەوە بۆ خۆیان ئەم ئیجرعاتە یاخود هەڵێوەشێنەوە ئەگەر سەدای بەڕێوەبەرایەتی هات چۆنەکەن لە هەر ڕۆژێ دواکەوتنی بڕی 25,000 دینار ڕسوماتیان غەرامەیان لێ وەرەگیرێ و ئەم ڕێنماییە ئۆتۆمبیلەکانی پرۆتۆکۆڵەکانی حکوومەت و ئۆتۆمبیلی سەرۆکایەتی هەرێم ئۆتۆمبیلی قونسوڵەکان و پرۆتۆکۆڵەکان بەدەرکراو لەوانە کە پێویست ناکە سەدای بەڕێبەراتەکانی هاتوچۆ بکەن و هەر ئۆتۆمبیلێکی تری شارستانی کە بێ جامی ئۆتۆمبیلەکانی ڕەشکە پێویستە سەدای بەڕێبەراتی هاتوکە لە ناویشە با بڵێن ئێمە وەکو بەڕێبەراتی هاتووی سلێمانی لیژنێکمان پێگەێنە ئیجراتکردن و جێبەجێکردنی ئەم ڕێنمایی وەزارەتی ناوخۆ و کۆمەڵێک کار هەیە کاکرێ و لە پشتی ساڵانەکەی دەستنیشانەکرێ ئاماژەی پێکرێکام کەسە ڕەزامەندی بەڕێبەراتی هاتوچۆ هەیە واروها لە ناو ئامێری PDA داخڵەکرێ بۆیە هەر کاتێک کە ئەفسەری هاتوچۆ ئیجرعاتێکی کرد لەگەڵیانە چووکە ئێمە ڕۆژانە ئیجرعاتەکەین هەر ئۆتۆمبیلێکی جامڕەش بەلامانە بڕۆ بەدی بکەین ڕاستەخۆی کە بیبینین لە ڕێی ئامێری PDA و سزای یاسایی بۆکەین بۆیە لەم ئامێریا دەستنیشان کرێ تووشی ئەو سزایە نەبێ مەبەست ئەوەیە کە ئەم کەسانە بێ سەدای بەڕێبەراتی هاتوچۆ بکەن و لە پشتی ساڵانەکەشیا دەستنیشانەکەی کە ئەم کەسانە ڕێپێدراون کە جامی ئۆتۆمبیلەکانیان بە ڕێژەی لە 130 یاخود بە 150 ڕەش بکەن. دوجار ئەوەی ئەو ڕسومەتانەی پێ زۆر یاخود ئەو پارەی پێ زۆرە ئۆتۆمبیلەکەی واجەم ڕەش ئەوەی بە دڵنیایەوە هەر لە ڕێنمایەکە شاباسی گرێبەستی ڕێخستن و کۆنتڕۆڵکردنی ئۆتۆمبیلی جامڕەش. دنیا سپاس بۆ کە کاروان سەدیق وەکو وتەبێژی هاتوچۆی سلێمانی زۆر بەخێراتی. سپاس بۆ بەڕێستان. سپاس بۆ بەڕێستان ئێوەش هەمیشە بەختەوەر بن.